ئیتر هەلا هەمووی بگەڕێیتەوە ئەگەڕێتەوە سەر مرۆڤ و سەر پەیوەندیەکانی مرۆڤ و ئەوەی کە لە ئێستاە مرۆڤ هەرە ناڵێ تەنیام و بۆن منە یەکێک لەو ڕێگانە بۆەوەی کە لە تەنیای ڕزگارە بێ هاو کەلامێکی باش بدۆزیتەوە ئەوەیە هاوسەرێکی باش بدۆزیتەوە ئەوەی دەردەدڵەکەی لا بکەی هەرچەنە دۆزینەوەی کارێکی ئاسان نییە بەدڵنیایەوە دۆزینەوەکەی کارێکی ئاسان نییە بەڵام سەختیش نییە ئەو سەختە نییە تۆ بۆ نمونەیەتر هەتایە بڵێ بخوا کەسی باش نادۆزمەوە و هەر بۆیە ئەمڕۆ باسی ئەم بابەتەمان دەست پێ کرد چونکە ئەوترێ هەموو دووەم یەکشەممەی تۆزە بەخوا ڕێکخستنی سەختە هەموو دووەم یەکشەممەی مانگی دوو ڕۆژی جیهانی هاوسەرگیری بۆ ئەم هەموو بەروارە ئەم ڕۆژیان دەستنیشان کردو بە دوایە گەڕاونمانە وڵابی لە خۆیان پرسیارکەی لە چواردەی دوژ نزیکە بەڵێ ماگامی خۆشەویستی و سەرگیریەکانی خانەوە ئیتر ئەوەی خێر و بەرەکەتەوە بارانە بارێ و ئیشەڵڵا بۆ پێکەنی ناڵێم ئەو دووە و یەکەوشتە بەخوا من نەمەزانین بەڕاستی ئاڕێکم بەرواری هاوسەرگیری بابەتەکە لەوە سەرچاگرێت ئێستا لاهینەکە بێنی بابەتێ ئەوەی کە چۆنەمیان دۆزیوە تواسەن ڕۆژەکە چۆنە بینە سەر خودی ناوەڕۆکی بابەتەکە کە بەداخەوە لای ئێمە ئێستا وای لێ هاتووە لە کۆمەلگای ئێمە و نەریتی ئێمە هاوسەرگیری زۆر بە پیرۆز سەیرەکرێت زۆر جار بە نیشانێت بۆ کاملبوونی مرۆڤەکان سەیرەکرێت بەڵام بەداخەوە ئێستا وای لێ هاتووە تەنانەت زۆرێک لە گەنجەکانمان پرسیاریان لێکەی ئەڵێ بۆ نمونە هاوسەرگیریت کردووە هەندێک جار زۆربەی وڵامەکان ئەڵێن ناوێرم سەرکۆ و ئەم نەوێرانە هۆکاری هەیە ئەوەی کە بۆ منە بەشێکی تۆواز لە گرفان و بارودۆخە ئابوووریەکە بهێنە هەندێکی ئەو ئەنجامەیە ڕۆژانە لە دادگاکان نایبینین ئەوەی کە بەردەوام خەریکە ئامار زۆرەکە خۆی ژنی هێناوە و هاوسەرگیری کردووە کە تۆ پێڵێ وڵا بەتەمای پرۆسەیەشی ئەمەڵێ نەکەی دام ئەم نەکەیە بۆ کاتە بە ئەمانە خۆت ئەنجامەدا بۆ ینی بۆ مڵە منم جام نێنی بڵێ وەکو دەرداشنەیەک ئەمە ڕاوێشکە وەکو کەسێکە بۆ منە بڵێ من ئەزمونونەکەم تاقی کردێتەوە جارێ نەچیتەوە پرۆسیۆتۆ من باوازی لێ بهێنین باواتەکەی من بەڵام خۆی یەک شتە بەڕای من تەنیای بەس بۆ خوا باشە بەڵام بۆ مەرجەی هاوڕەیەکی باش بدۆزیتەوە تووشی سەری شەر نەکات چون ئەسڵ خودی ئەوەی کە من هاتوۆزێک لەبەر بابەتەکە بدوێت توێژنەوەکانی شاچوم ئەوەنەی کە تیشکە هاتە سەرەوەی کە بۆ نمونە هاوسەرەکان چەندێک لەم پەیوەندیە سوودوەرگن ئەمەنە تیشکی زیاتر لەوە تیشکی قسەتە سەر چۆنێتی ئەو پەیوەندیە سەرکۆ هەر یەکێک لە پیاوانی ئاینی قسێکی جوانێ ئەڵێ هاوسەری خراپ پیرت ئەکا بەڕاستی وایە بەڵام بێگومان دیوە پێچوانەکەشەیە کاتە بە بەڕێز ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی زیاتر لەسەر بابەتەکە ئازادجان بەخێر زۆر یاخوا سەلامەت بن بەخوا کە تۆم بینی چاوم بۆ باساکە جێڕا بەڵام دیارنی مرتاحم لەگەڵتان زۆر زۆر بەڕێزن لە خزمەتانام ئێمە خۆشحاڵین بۆی کە بۆ لەگەڵمانە جا کاکازت خۆی ئەها هاوسەر بە هاوڕێدانرێت بە ئەو کەسەدانرێت تۆ ئەو بەشەی لە ژیان ئەو ڕێگەی لە ژیان هەتا لەگەڵ ئەوا بیپێوی لەگەڵ ئەوا بڕۆی بەڵام ئێستا وای لێ هاتووە کاتێک باسی هاوسەرێتی و هاوسەرگیری ئەکەین تۆزێکەها تێڕوانینەکان گۆڕاوە ئەو وایە بۆ وڵی جۆم لە پێشەکەکەدان گرت دەستان خۆش بێت ئەوەی کە حەزەکەم لێوێ دەست پێ بکەم ئوستازی خۆشەویست کە ئەڵێ خۆت توژمەکە تەمانەوەی کە ئەڵێ خۆت توژمەکەی خۆت توژ نەکەیت بەڵێ تەسەورکەن من تێبینیم کردووە بە درێژایی ئەوە چەند 7 ساڵ 8 ساڵ لە بواری ڕێوەشکاری خێزانی و توێژەری کۆمەڵاتی و خانی خێزانە ئیشەکەم ئەوانی کە خۆیان توش کردووە ئەگەر خێزانەکانیان بە هەر هۆیەکەوە لە دەست بن خوا نەخواستە تەنیا 6 مانگ 3 مانگ بە تایبەتی پیاوانەتوان ئیدارە بکەن دوایی یەکسەر تێڵەچنەوە ئەی باشە توڵی دووبارە هاوسەری دروست ناتوانێت بە بێ خێزان ناتوانانی بژی خۆی فۆرمی ژیان هەر سایکۆلۆجیان وا خۆشە مەسەلەن بۆ منە پێک هاتەی کارلێکی کۆمەڵایەتی بریتە لەوە یعنی من قەنەعەتم بەوە نییە ئەوەی کە ئەڵێ خۆت توژمەکانی بەجددیمە ینی حەقیقەتەن بەڵام دایمەن من ڕێنمای یەکەم ئەڵێم خۆت توشکەی باشترە لەوەی خۆت توژنەکەی یا لە درەنگ وەختا دوایی تااقەتە نامێنێت حقیقەتەن خۆی خێزان تووشی وەسواسە بێت دوای تەمەنی 35 ساڵی یا کاک سەرکۆ نازانم بەڕێستان ئەم دقە حەزەکە ماگاو لێ بێت دوای 35 ساڵی ئەگەر پرۆسەی زەواج خۆت توژ نەکرد بێت بە ناڕەحەت دوای تووشەبیت یعنی بە ناڕەحەت لەسەر دانەیەک تۆ دڵ ئەیگرێت
ئەچیتە چل کاتێک گەزانێتی چل و پێنج کاتێک گەزانی لێژەبییتەوە ئەمە تەواوتەوە یعنی بەحقەتەن لەبەرەوە حەزەکەم خۆتان توشکەن بە هەر هۆیەکەوە بێت چکە بۆ سیرکە ئەو تا تۆ خۆت پێمانڵی خۆتان توشکەن بەدڵنیەوە خۆتان توشکەن بۆچی لەبەرەوە خۆشی بەخوای گەورە هەموو جارێگەڵێم یعنی خێزان لە کۆمەڵگەی کوردی زۆر باشە ینی من دایمەن دڵم پێیان خۆشە حقیقەتەن بەس ئێمە لەمانە ڕاستەقینەکەی نازانین لە دیوە بە دوای ئەزانی چی ئێمە مانە ڕاستەقینەکەی بە دوای بەختەوەریەک ئاگەڕی مەسەلەن بۆ ئێمە چەند جار پیانەڵین کاکە وەڵڵاهی ئەوەی کە ئێوە باسیەکەن ئەم زستانە ینی هەموو ژیان کۆکە ئەوە ناهێنێ کە تۆ ئەچی تۆ لە تەقەی دەرگای ماڵەوە ئایتەوە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەی خۆت سەیریکە کەسێک خێڵی داوی توەیە کەسێک ئاچیتەوە لەگەڵ یا مەسەلەن بۆ نمونە پێشوازی لەکەیت و تەوقەیەکی لەکەیت لەگەڵ ئەکەیت و مناڵەکان سیر دەکەن ترخێنەیەکی جوانی بۆ لێ ناوی لەم زستانەیە سیرکە هەموو شتێکی لەبیری تۆ باتەوە چکە مرۆڤ لە ئەنجامی کارلێکی کۆمەڵایەتیوە تووشی کۆمەڵی مشتەقات تووشی کۆمەڵێک ناڕەحەتیە بێت هەموو ئەوانە لێبیرە باتەوە هەموو ئەوانە بە هەموو ناڕەحەتیەکانەوە بە هەموو شەڕێکەوە بە هەموو بەریەک کەوتنێکەوە بە هەموو دەمەبۆڵ ئەسڵەن ژن هەر دەمەبۆڵەکەی خۆشە بۆ زانیاریتانەها بەخوا ئەوە هەر خۆی کارلێکە من ئەسڵەن بە زۆر خێزان ئەڵێم خاتون ئەڵێم خۆی لەو خاتونە نەپترسەکە تەلەفۆن بۆ ناکە ناڵێ لەکوێی مەسەلەن بۆ نمونە ئەوە چیەکەی مەسەلەن بۆ ئەوە بەجددیمە ئەمە جۆرێکە لە خۆشەوی ینی مانەوێت تۆ کەسێک بە هەمان شێوە خاتونەکانیش مەسەلەن بۆ نمونە کاتێک کە نەخۆشەکەون پەتایەکیان نەبێ تەلەفۆنیان بۆکەن ئەی وەزعی چۆنە شکر باش بووی الحەمدولله ئەمە هەموو شتێک داپۆڵی خێزان یعنی خۆشەویستی خێزان یعنی ئەنجە خۆ مرۆڤیش هەر وایە تۆ یعنی سروشتی ژیان وایە تۆ ناتوانانی لەگەڵ باوکو دایکە بمێنی کاکە باوکو دایک تا تەمەنی بۆ چەند بۆ ئەمانەمێنێت مەسەلەن بۆ نمونە تا تەمەنی 25 ئەویش هەر خۆی پێی خۆشە نەوەی خۆی ببینێ سێریکە کەنەوەی خۆی بینێت ینی خۆشترین خۆشەویستی بۆ ئەنجا دەست پێکات خۆشەویستی نەوە بێمەرج ئازاد ئەوەی کە ئەبینێ کوڕەکەی کچەکەی لە لای کەسێک داودامەزراو بووە ئاسوودەیەت ئەمیش دڵیا حەسێتەوە بێخەمە ئەنجا ئاسوودەیەکان چیە ئێمە زۆر جار ئەم قسەیەکەین ئوستاس ئەو ئاسوودەی کە جاران باوکو دایکی ئێمە هەی بووە هەمانە ئاسوودەی ئەتوانی بەرجەستەکەی ئێمە زۆر جار قساکەین بەڵام لە خوارەوەی کۆمنتەکان قسەیمان پێڵێن ئەڵێن ئێمە زۆر جار قسە ناکەین تازە کابرایەک خاوەنی چەند ملیار دۆلارە نازانم ماسکە شێڵێ کاکە پارە خۆشببختی مسۆگەر ناکە خێزان خۆشببختی مسۆگەرەکە بەخوا تۆ لە دیوی دەرەوەی خێزان شتێکی تر خۆی مەڵاز داوە تۆ واز لەوە بێنە مەسەلەن ئەوەی لە خێزانی کوردیا هەیە من زۆر دڵخۆشم پێی ینی ڕێژەیەکی مەترسیدار نییە بۆ زانیاریتان بەس بروزی پێن مەسەلەن ئەو ترسێنن تۆ ڕەنگە لە خێزانێکا بووبی مەسەلەن بۆ نمونە خاڵی یا مامی یا کەسێک لە ئەندامانی خێزانەکەی دووچاری حاڵەتێک بوو بێ ئەمانە طبیعین ئەوەی طبیعی نییە ئەوەی طبیعی نیە ئەوەیە کە تۆ لە ناو مێشکی خۆتە ئەوە دەربێنی احترام ئەم قسەیەکەم ژنان ئەڵێن پیاوم بەنعلەت کردووە کاکە چۆن شتی واڵی ئوستاس وانە کۆراگەر پیاوی باشە بوو یەک دەقەڵی مەوەستا بەجددی بە هەمان شێوە پیاویش بە هەمان شێوە کوڕ بە تایبەتی لە دوای تەمەنی 22 ساڵی و هەموو جارێک ئەڵێم قولاپەکە هەڵە بە هێواشی گرتی شتێکی جوانی پێوە بوو الحەمدولله بەجددیمە گرتی و نەگونجان لێ جابوویتەوە دانەیەکی تر بەجددی ینی ئەمە ژیانی خێزانی ئەمەیە حقیقەت خۆی مەسلەی ینی بڵێ بابەتی هاوسەرگیری دوو لایەنەیە بۆ باسیەوت کرد تەمەنەکان تێپەڕ نەبێ ئەمە تەواوە ڕاستە چکە هەم لە ڕووی ئینسانیەت و ینی کەسایەتی خۆتەوە لەوانەیە سبێنێت کۆمەڵی کێش و گرفتی بۆ دروست بێت لەوەی کە نتوانینەوەیەک بخەیتەوە لەوانەیە ئەمە پزیشکە بەڕێزەکان ئاماژی بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی ئەمە نەریتێکی جوانمانەیە لە بەروی ئاینی پیرۆزی ئیسلاممان هەیە و ئەمەش بۆ تەنەریتێک لە نێوانمانە زۆر جار ئێمە ئەبێ بە عقلیش بیر بکەینەوە هەردوای هەست و سۆز و خۆشیەکان نەکەین چکە ئێستای بینیت چەندی کەیسمانەیە لە دادگاکانە لەبەروی لە تەمەنێکی مناڵیە بڕیاریە هاوسەرگیری بکە ئیتر ساڵێک بۆ وەکو شتێک بێزار بووە نەیتوانیوە لەگەڵ ئەو چوارچێوەی خێزانەیە خۆی بکونچێنێ بەڵام ئەگەر بە عقل بیرکەیتەوە ئەوەیە کە تۆ باست کردیانی بیگەڕێنەوە بۆ ڕابردوو منە لە خۆمەوە دەست پێ بکەم لە خێزانی خۆمە دەست پێ بکەم ئێمە من حەو خوشک و سێبراین لە دایک و باوکێشین بە هەموو نەبوونیەک و خۆشیەک و ناخۆشیەک و دایکم لەگەڵ باوکما خۆی گونجانەوە بۆڵم دایکم لەگەم باوکما خۆی گونجانەوە لەوانەیە ئەرکە قورسەکە لەسەر باوکم بوو بێ بەڵام دایکم توانیوێتی بەشێکی لێ بکاتەوە مەبەسەکەی من چێم نمونەوێنەوە ئەبێ هاوسەنجی هەبێ ئێستا بەداخەوە قەنەعەت نەماوە یعنی هەموو شتێک هەیە ماڵ هەیە سیارە هەیە پێداویستی هەیە نەدەست ناکەی بە ئاوی گەرم و ساردەمە بە کوردەوارێکی خۆمان قسەکەین بەڵام قەنەعەت نییە ئەم قەنەعەتە بۆ نەماوە
بۆ نەکەس نەکوڕ بڕواک بەیەک ناکەن ڕاستە ئوستازەی هۆی شتێک هەیە من تێبینیم کردووە دایمان هەمیشە ئەگەر لە ناو خێزانێکە تۆ کچێکی ئاوا بدۆزیتەوە قەت تووشی کێشە شتی بەسیط هەیە لە ناو خێزانی کوردیە ئەزانی بەڵام شتێک هەبوو پێوترێک قیەم ئەها بەها مثلا حرمەت بە قورئان من دوێنێ بەڕاستی لێتان ناشارمەوە شتێکم نووسیم ئەگەر لەبەر حیا و حرمەت نەبێت حیا و حرمەتی عایلە لەبەر باوکی لەبەر دایک لەبەر کەس و کارەکەی نیوەی ژنی کورد لە مردەکانی جیا بێتەوە ئەمەنگە ئێمە لەناو کۆمەڵگەیەکی توندوتیژە لەبیرتان نەچێ ئێمە خودی کۆمەڵگەکەمان توندوتیژە کاک سەرکۆ کۆمەڵگەکەمان بە شێوەیەک بیرەکاتەوە ئەم ئافرەتە ئەکەین بە کۆیلە ئەکەین بە عەبد مثلا ئەو تەعاملی کە حەفتاکان لەگەڵ یا کردومانە با پیرم لەگەڵ من کەم کردوتی ئەمانەوێ هەمان ئەو تەعاملە لەگەڵ کچێکی ئێستاە بکەین ناتوانی کاکە ناتوانیت گۆڕینی زەمانەکە کاریگەری هەیە لەسەر ئەم حاڵەتە تۆ لەبەرەوەی ئەمە زروفێکی ترە ئەبێ سایکۆلۆژیان لەگەڵ ئەو قۆناغێکی ترە مەسەلەن بۆ نمونە کاکە جاران ژیانی جاران سادەتر بوو خواستی ژن سادەتر بوو ئێستا ئافرەت احترام کاکە سەرکۆ کاتێک کە سەرچاوی داهاتی هەبوو هەمووی ناهەڵبەت دوایی لە قەوسێکە بێمنەتە بەرامبەر مێردەکەی بێمنەتە بەرامبەر مێردەکەی من زۆر جار بە ڕێزەکان ئەڵێم کاکە لە کەسێک هەڵچۆ ئێمەش خۆی خەتای خۆشمانی تایە ینی بۆ هاوسەنگەکە بۆچی دروست نابێت لەبەرەوەی بۆ هاوشانی خۆمان ناگەڕێین تێگەیت لەبەرەوەی بۆ کەسێکە گەڕین کە ناو دەرکەین هونەرمەندێک مەسەلەن بۆ نمونە کەسێک کە خاوەنێکی پلە و پایە ئەتێ بۆی ئەوە ناو دەرکەیت تووشی ئەو حاڵەتابی کە ئێستا بەڕێز دەفەرموویت ئەگەر تۆ هاوشانی خۆ بدۆزیتەوە دڵنیا بە ئەتوانی مەسەلەن بۆ نمونە لەگەڵیا بڕۆیت بەڵام ئێمە بۆ هاوشانی خۆمان ناگەڕین هۆکارەکە بێمنەتیە بەرامبەر بە یەکتری بەس ئێمە پێویستمان کاتێک کە ژن پێویستی بە پیاو بوو و پیاویش پێویستی بە پێویستە ڕۆحیەکان بەڕێز ئەو پێداویستە ڕۆحیانە والله قووەت نییە لە ناوی بەرێ هەزە نییە لە ناوی بەرێ ئەنجامە چی دروستەکات خێزان سێریکە تۆ گەر 21 ژەمی سفرە کاتی خۆی کە باوکی ئەمەنانی خوارد چێ بۆی هەموونان خوا ئێستا باوکەکە لە ماڵەوە مەسەلەن نییە هەمووی نانەخوا ئێستا مەسەلەن بۆ نمونە شتەکە هێزەکە کەمبوونەوە و کەسبوونی قیەمە کۆمەڵایەتەکانە ئەو قیەمانە جا لەناو خێزانە حتا خێزان بتەو بێت زەواز لەو خێزانانە بکەی زۆر باشترە ئیتر کوڕ بیا کەس بێت ئەنجا بۆ فۆرمێک هەیە ڕاستەکەی لەوەیە بۆ نمونە ئێمە خاتونی عەزیز کاتێک ژنێک ئەدۆزینەوە کچێک ئەدۆزینەوە پرسیار لە چێ ئەەکەین وانە حقیقەتەن زۆر لەگەڵیان نین کاکە وەڵڵاهی بە قورئان من ئەڵێم زۆر جار ژنێران لەم کۆمەڵگەی ئێمە زۆر یعنی لە ساڵنەوەمان بریتێ لیان نسیب هەیە دەرەچێ هەیە دەرناچێت بۆ لە بڕووی نایناسی ئەم قسەیە تا ڕادەیەک ینی بە حقیقەتەن حەزەکەم تۆزێک ینی شیکەمەوە چکە تۆ پرسیار لە چیەکەی پرسیار لە دراوسەکەیکەی پرسیار لە دوکانی لە کۆڕانەکەی پرسیار لە هاوڕێی نزیک مەسەلەن وەڵڵا جاری وایە پرسیار لە خاتون پرسیار لە هاوڕێیکی نزیکی کچەکەی کچەکە پێی ناخۆشاگەر کوڕەکە دڵ من بێشوی پێ بکە یەک تۆمەتی وەڵە بەستێت کوڕەکە بەشەمانە بێتەوە دێن حاڵەتی وامە بوو دڵی نایە هیچ بڵێت لەبەرەوەی ئێمە فۆرمی دۆزینەوەی ئێمە تەنیا بینیمانە من وتم وڵا کاکە کچێکی باشەیە وەرە شێشە ئەوەیە ئێمە ناشتوانین هەندەشت بکەین مەسەلەن بۆ من تۆ مەفروزە لەگەڵ یابیت مەفروزە لە قۆناغی دەستگیراناریە هەندێک جار وەڵام من بە هەندێک دەستگیران لەم کاکە تۆ ڕێکە ڕۆژە دانێک تەلەفۆنی کرد وتی کاکە وەڵڵاهی پلەی بەرز بوو ئاستی بەرز بوو هەر پلەی کۆمەڵایەتی ماسە مەکانەتی کۆمەڵاتی بەرز بووتی وەڵڵاهی کەسێکم دەستگیرانارمە بەڵام کۆمەڵی هەدیەم ماوەتێ ئێستا لە فڵان شوێنین تۆڕە بووە و هەدیەکانی فڕێیاوێتی بەسەر و چاومە و لە سایرەکە دابەزی و ڕۆشتووە سێریکە ئەم حاڵەتە وتم ئەگەرەزانیت مەسەلەن بۆ نمونە ئەم حاڵەتە بڵین بۆ نمونە حەل نابێ و داوای لێبوردن لە بینتانە نییە ڕێک لێی جابەرەوە تەسەوڕکە خاتونی عەزیز تەم بە جوێنێ کردم ئەمەی باسەکەم ساڵێک پێش ئێستا دوای هەچۆنێک بێت هێنای مەسەلەن خۆ ئەگەدارە نزیکی ئەوەی کە من ئەڵێم بەلاغەیتیان نییە لەسەر و سەد مسقال ئاڵتونەوە بۆی کردووە تازە هەفتەی پێشوو تەلەفۆنەکات ئەڵێت وەڵڵاهی کاکە گیان جنێوم پێیە وەڵڵاهی کاکە پیاو مثلا والله کاکە ئیهانەم پێکە وڵی کە کێشەیەکمانە بێت تەلەفۆن بۆ برادەرەکە ماگات ئەڵێت ئەوە فلان ینی ئەمە لێرە ئەمە دروستەکات تۆ لە قۆناغی دەستگیرانەکە ئەگەر کاک ئازاد دەستگیرانیەتداریەکەم زۆر شت ئەبینین بەڵام خۆشەویستیەکە یان ئەوەی کە بۆ نمونە هەر بتەوێت هاوسەرگیریە بکەی واکە چاوەکان داخێن لە چاوەکان داخین دوای ئەوە چۆ پرۆسەکە گەڕانەوە قڕستر بوو هەندێک جار مناڵێک بوو اینجا تازە بیر لەواکە کاک ئازاد یەک خاڵت باس کرد بێمنەت بوون ژنانی ئێمە ئێستا لەم سەردەمای بێمنەت من ئاشنای
سروشتی ژنان زیاتر هەمسەر کۆ بێگومان لە دنیای پیاوان باشتر تێ ئەگا بۆ نمونە ژنی ئێمە ئایا ئێستا لەم سەردەمە باسی حاڵەتە سروشتیەکەکەین باسی حاڵەتە نادرەکان ناکەن هەندێک جار بەڕاستی ئەو شتانە هەیە بەڵام ژنی ئێمە ئێستا هیلاکە من زۆر جار لە هاوڕێی خۆم بیستومە ئەڵێ خۆزگەم بە ژنی جاران بەس نەبوو بەنیا ئەرکی ماڵەوەی هەبوو ئێستا بێ بچم دەوامێ بکەم بۆ نمونە هیلاک ئەبم تۆ خۆتەزانی گرفتی ئێمێسا لە ڕووی ئابووری و چەندێک ژنیش هەستی پێکات چون تێکەڵ بوو بە بابەتەکە وەرناگرێت لە حەنای ئەو هەموو هیلاکە دێتەوە دایکایەتیەکە هاوسەردارێتی ئەکا پشتە بۆ حاڵایشەوە ئەم هەمە ڕەنگێ لە دەرەوە مەترسیشی دروست کردو بۆی کە تۆ بێت بە تەواوەتی ئاگات لەوە بێت ئەم هاوسەرە بەرەو لای تریژ نەچێت واتە ژنی ئێمە ئێستا زۆر لە بارودۆخێکی پڕ لە سترێسان نییە ئەمە نەهیلاکە هەندێک جار هەر ئەوەنەی ناوێت لە هاوسەرەکەی پێزانینی هەبێ بۆم هەموو هیلاکە چون هەندێک جار بەداخە پیاوان بەوەی کە ئەها ژنەکە لە حەنایەنە زۆر گلەی ژنەکەن ئەو پرتە بۆڵیوێتن هەندێک جار ئەو هەموو هیلاکی چاوپۆشی لێکن ئەڵەندەی منیش هیلاکە بم لە جیاتیوی بۆڵم بوو نەبڵێ خۆ ئەزانم هیلاکی ڕاستە بس حقیقەتەن ئەوەی کە ئێستا هەیە ئەم حاڵەتی کە ئێستا لە بڵین ناو خێزان ئەوەی بەڕێستە فەرموویت زیاتر ئەگەر تۆ مەسەلەن بۆ نمونە ئەمە زیاتر ئەم حاڵەتە سایکۆلۆجیە هیلاکەکات يعني أمش معناه وانية أو حقي لبسني توكل ما في مردكي ندات هم اللي بيكونوا حقيقة أوان أزاني شيء مثلا كالدرو مزاج ينطاو ها مجرد قسم هي كالدرو أوان مثلا بور من الشويني إيشان مزاج ينطاو نابت يعني مثلا ينو أمشي أنا دروسة ببتايبتي بياو جن أقل لقل مردكي مزاجي طاو نبل لدروا شيء ملين شيء هي لقل شويني كاركي بلان بياو بعكسوا أقل لشويني كاركي بڵین کێشەی بۆ دروست بێت لە ماڵەوە مەزاجی تاوا نیە ئەمانە حاڵەتی سایکۆلۆجین مەسەلەن مەفروزە هەم ژن و پیاویش ئەگەن لەمە بێت ئێمە نەزانم مەسەلەن بۆ نمونە ئەم ژنە مەسەلەن بەڵام لەگەڵەوەش ئێمە خاتونمان هەیە شەو بیت لە دروستکردنی کوبەکەی کاتەوە ئەزانێ مناڵی هەیە مەسەلەن ئەچێت مەسەلەن بۆ نمونە ها حقیقەتەن لە هەمان کاتە ئەو حەقی کە ئەیاتێ خۆ حەقەکە چێت و حەقەکە تەنیا بریتێ لە ڕێز و خۆشەویستی بحقیقەتەن ئێمەش ئەو هەستەمان هەبێت کە ئەو هیلاکە مەسەلەن ئیشەکان دابشکەن ئێزە من هەندێک جار پێم مەڵێن مامۆستا تۆ لە ماڵ و ئیشەکەی من مال وزارات دروسكم مثلا بون ونيا يعني حقيقة هندك إشي شيء ما أيكين بلام هندك قابل كنو معناه ناقورات من ناتو أنا معك وجهنا قابلني على من إشي جنانا كم زين بو أجر أو بيلا من إيش كم بحقيقة من زور جار بيانا لهم يعني با إيش كان هي خود بيت أما كاريجري دروسكات لسر أوا يعني لسر أو زورا بيمنات الدواي برامر أم حالتنا زيادة الأوية كأمي أفرمون أم بقناعة دروسكات أم مثلا بورمونا تولك دروسكات يعني أمي استكى ما همانا جياني خزاني كومالجي كردي لإستايا ترى ديك لجير كاريجري تولك أنا بجي شيء أوي برز تفرميت أوي برجية كمي إسك الروجي مثلا خوشويستي أما كوتو تداوي خوشويستي أم خوشويستي بريتي لحالتي صربون بريتي لحالتي بنزبون كاكا باوشي بيلا كاكا مكا كسوكاركي بيلا مكا همو كسان بيلا مكان بلام دوي 2 سال و 3 مانگ كخبري بيتو سيركا او من شيمكر يعني كمنال دروسه بالبرساريتي يتأنجام اتل امبر برساريتيا جاريويا امبياوا اگر قيامك وملاتك هابلنا وخزانه اي باريزت بلام اگر قيامك نبو بيت ششكا ابم شو دروسه بك استلناو كومالجي كرديا هي حقيقه كاكا زاد ام هاوسەرگیریە بە تەنها کوڕ و کچەکەنین بەڵکو تۆ تێکەڵبوونی دوو خێزانە بەیەکتر زۆر جارێمە باسیەوەکەین زۆر کێشە هەیە لە بینی دو هاوسەرەکە لەوانەیە کەشتێکی کاتی بێت و تێپەڕە بێ بەڵام سێرەکەی کەسی سێر داخڵە بێ لە چوی لە ماڵی ژنەکەەوە بێت چی لە ماڵی پیاوەکەەوە بێ ئیتر برا خوشکی ئەو بێ دایکی ئەو بێ خەزوری ئەو بێ خەسووی ئەو بێ ئەم تێکەڵبوونە تا چەند کاریگەری هەیە کە لەوەی خێزانێکی باش نەبن خێزانەکە زوڵ وەشێتەوە یاخود پشتگیریکردن بۆ نمونە ئەم ژنە هەر شتێکە بێت دنیا هێنێتە خوارەوە لەبەری ئەستەکە پشتگیریەکی باشی وی پیاوەکە ناتوانێت ژیانیشە بە بچوانە شۆ هەماشێ و پیاوەکە و پشتێکی باشەیە ئەم ژنە ناتوێت چۆن بتوانین کەسی سێم و خێزانی هەردوو لا نەکەوێتە چوارچێوەی ئەم خێزانەی منەوە ئەگەر قسەیەکی باشە بێ ماڵتانەوە بێ زۆر زۆر سپاس ئەگەر قسەیەکی خراپە بوو ئەڵێ بالم گوێ بێت و لەو گوێ بڕوا نەکەوێتە بەیان نیوانمان چۆنم هاوسەنجی ڕاب کاگە سەرکۆ من هەموو جارێ گەڵدەم دایما ئەو خاتونانە زۆر گرنگن کە پرۆسەی زەواجیان لەگەڵ بکرێت پەیوەندیان لەگەڵ باوکیانە زۆر باشە هەموو جارێ قسەم هەیە ئەگەر تۆ باوکێکی دڵسۆزی هەبێت نهێنیەکان تەنیا لەگەڵ باوکی باسکە بۆ خۆیان چارەسەر بێت یعنی بەدڵنیایەوە چارەسەر بێت دزە ناکات کێشەیەک مەسەلەن بۆ نمونە ئەگەر باوکی باشی هەبێت
ئەم پیاوە تەنانەت زۆڵمیشی لێ ناکات چونکە گەرزانی پشتی نییە ئەگەرزانی کە سوکاری نییە ئەگەرزانی کەس لە ماڵەوە دیفاعینا لێ ناکە ئەگەر وەکو زمانی زووی ئێمە مەسەلەن بە کچەکان وت کاکەوە تۆ ڕۆشتێ بێ بە کفنی بەرتەوە بێتەوە کفن شتێکی وە هەبوو بە کفنی بەرتەوە بێتەوە ئیتر ئەم پیاوە لەوێ لێیە تەسەوور کە ئێمە لە کۆمەڵگەی کوردیان کاکە سەرکۆجیان تەسەوور کە ئێستاش لیان هەیە ئێستا بۆ کەس هەیە ئێستا دەموچاوێکا بە قۆخ تەسەوور کە من حەز ناکەم ئەم شتانە بڵێم تەسەوور کە لە ناو زۆربەی خێزانی کوردی و بیرکردنەوەی خێزانی کوردیە ئێستا لیانی باشەیە تەسەوور کە هەر یەکەم جار لێ یەکەم هەفتە ئەڵێ بە ڕامیکەم بۆ زانیاریتان بۆ زانیاریت یەکەم هەفتە هەڵیە بە زێنێت ئەمریکا بە قۆخەڵەمەوە بواکەیت ئەڵێ وەڵا بۆی ڕامیکەم ئەڵێ بۆی مەسەلەن بۆ منە بێتە ژێر کۆنتترۆڵی خۆم ئەڵێ بزانم کە سوکارەکەی بەرگری لێکات ئەم ئافرەتەش لەبەر هەیە هەرمەتی خۆی ئەمێنێتەوە تێگەیت ئەمێنێتەوە ئەڵێ کورە عیبە ئێستا بڕۆم کەسم پێخۆشە بێت مەسەلەن بۆ منە ناچارە هاوار ڕفتارێکی گونجاویە زانی کاگە ئوستاس کەس بە ڕفتاری گونجاوی نازانێت ئوستاس لە هەشتای ئافرەتی کورد کە ئەقیژێنێ بەسەر مناڵە هۆکارەکەی ئەوەیە ئەڵێ وەڵام مامەسا زۆر هاوارەکە هۆکارەکەی لە دەرەوە خۆی مەڵازداوە لە دەرەوە بەچی دەریێ بڕێت ئەبەمە دەریێ بڕێت سەیریکە یعنی هۆکارەکەی ئەوەیە ئەم قیژێ تۆ تەسەوور کە ئێمە ڕاستە قسەی زلەکەین و باسی مەسەلەن خێزانەکەین و کۆمەڵگەی مەدەنیەکەین و کۆمەڵگەی هاوچەرخەکەین بەڵام لەناو نەخمانە شتێک خۆی مەڵاز داوە کە بریدێ لە تونند و دیژی تەسەوور کە زۆربەی ڕۆشنبیرەکانمان کۆمەڵگەیەکی ازدواجین بۆ زانیاریت ئەم حاڵەتانە بڵین ئەگەر ئەیزانێت مەسەلەن ئەم ئافرەتە کەسی نییە بەرگری لێ ناکرێت پشتی نییە ئەم پیاوە مەسەلەن هەموو ژەمێکی لەگەڵ خواردنەکەیە بڕێکی باش لێدانی لێیە تێگەیت ئەی ناچارە کاکە گیان لەبەرەوە کاتێک ئەمە حیا و حورمەت دە بەو خوایە ئەها قسێکم کرد لە ئەوڵەوتم ئەگەر لەبەر حیا و حورمەت نەبێت کاکە گیان خۆی نەدۆزیێتەوە ژن سێشتی بەرامبەر مەکە قەت کێشە دروست نابێ مەسەلەن بێڕەزی بەرامبەر مەکە بەڵام دروی لەگەڵ مەکە ئێمە زۆر بەمان ئێمە زۆر ڕاستە تۆ لەوانەیە و کۆمەڵی واقعی کۆمەڵێکی جیاواز بێ ئەمە هەمووی نییە چکە کۆمەڵگەی کوردی بە چاو کۆمەڵگەکانی ترەوە کۆمەڵگەیەکی زۆر خێزانی کۆمەڵگەیەکی نەریتێکی جوانمانێ من حەزەکەم یەک نمونە جوان بۆ نمونە لە ڕابردووە کە چیتە داوای کچێک باوکی کچەکە بایان کردی ئەیوو ئەمە ئامانەتە لات ڕاست یعنی تر تۆ بێ بە هەموو کەسایەتی خۆتەوە پارێزگاری لە مافرەتە بکەیت بۆ سێری ئەم نەریتە جوانە چکە کەسەکە خۆی بە شخصیاتی خۆی و کچێکی پێشکەش بە تۆ بەڵام ئێستاش کە کۆمەڵی لایەنی جیاوازە بێت بەڕاستی ئەگەر هاوسەرگیری وایە وەڵڵا نەیکەی باشترە لە حەقەی یەکەم و تۆ دەستکەی بە بەکارهێنانی کۆمەڵی ڕەفتاری ئەمە بۆچی باشە یعنی تەسەوور کە من ئەوەی کە باسەکەم زۆر بەشی لە ئەوروپا بوو گەڕاویتەوە زۆربەی ینی عەقڵیەتمان بیرکردنەوەی ئێمە تا ڕادێک پێچوانەکەشمان هەیە پێچوانەکەشمان هەیە مەسەلەن توانزمان لێن پێمان ئەڵێن مەسەلەن بۆ نمونە ئاها مەسەلەن بۆ نمونە حەقیقەتەن پێچوانەکەشمان هەیە بۆ خاتوونەکە ئەتوێتەوە یعنی حەقیقەتەن ئافرەت ئەگەر بۆ نمونە دروی لەگەڵ نەکەی ڕێزی لێ بگریت ئێمالی مەکە بۆ دەتوێتەوە یەک فلسی مێرێ بەخوا سەرەتای پرۆسی هاوسەرگیری پارەکانتان تێکەڵ بکەن بەخوا بیە بەو بزانە چۆن ئیدارێکی ماڵ دەرەچێ بزانە بۆ دەتوێت تویان ناتوێتەوە بزانە براکەیەکە بە قوربانی تویان نایکە بزانە کەسوکارەکەیەکە بە قوربانی تویان نایکە بزانە هاوارەکەی هاوار ناکە هیچ شتێ ناکە بەڵام حەقیقەتەن کلیکەکە لای ئێمەیە تێگەی بەڵام ئەویش مەسەلەن ئەگەر تۆ ئەوەت کرد ئەوش لە کاردانەوەی ئەوەیە ئەو ڕەفتارەی نەبوو ئەو کاتە بڵێن مامۆستا ئازاد وانە چکەم تاقیم کردوتەوە بەخوا ینی تاقیم کردو ئێمە زۆر جار حەقیقەتەن لە خاتون ئەمە بەرگرینی لە ئێوە درویان لەگەڵاکەین حقیقەتەن درویان لەگەڵاکەین درویان لەگەڵاکەین لە پرۆسی هەتا مەسەلەن بۆ نمونە من قسەیەکم هەیە زۆر جارە لێم ئەو مەعاشی کە وەریەگرین حقیقەتەن خێزان وا خۆشە خێزان وا بتەوە بێ خێزان خۆشەویستی وا دروستە بێت تۆ 700,000 وەرەگری تۆ 700,000 وەرەگری تێکەڵ یەکەیت باشە ئەم پارێ جاری وە هەیە ماڵین وەڵای کاکە 570,000 130,000 لە داژڵی سیارەکە شارینەوە تێگەیت لە شوێنەکەی شارینەوە مەسەلەن بۆ ئەڵێ لە کوێیت وەڵا لەگەڵ فڵان کەسا بووم ئەوە زانێ لە کوێی پێویست ناکات یعنی هەستەوەرەکانی ئەوەنە بەقووەتە حقیقەتەن ئێمە دروی لەگەڵاکەین جاری وە هەیە لەبەرەوە ئەویش جاری وە هەیە هەڵەکە لەویشەوە هەیە کاکە قەیچێکە مەسەلەن بۆ منەگەر من ڕۆژێ لەگەڵ هاوپیشەکانی دەستگاکەی خۆمە ئەو شوێنی کاری تیاکەم ئەگەر مانگی جارێک مەسەلەن بچم بۆ شوێنی کار ئەبێت توش سنوورێکی ئازادیم بیتێ خۆ شتەکان لەمەوە دروستە بێ ئەنجام من هەموو جارێک گوتومە ئەگەر دوومادە لە چمای تێکەڵکەی چی ڕوایە جاری وایە دوومادەکە تەقینەوە ڕوایە دوو مرۆڤیش جاری وایە ژن و مێردێک تۆ تێکەڵەکەی لە دوو کولتوری جیاواز بە قورئان هەر شەڕ و فەرتەنە دروستە بێت من هەموو جارە لەم کۆرەکە ئەگە بەس مهمە دەموساو نەبێ بە قۆخ حقیقەتەن هەموو جارێکی ژەڵام ئەگەر تۆ مەسەلەن بۆ نمونە هین دە ڕۆژدارێک شەڕێکی بچووکت دەبێ زۆر خۆشە دە ڕۆژدارێک بەس ناڵێم هەموو کاتێک هەموو بەیانێک هەموو دەقەیەک هەموو سەعاتێک
دەڕۆژارێک طبیعیە بەڵام خۆی خێزان مەترسی خێزان ئەوەیە کە بێدەنگن مەترسیترین خێزان ئەوەیە کە بێدەنگن کە قسە ناکەن کە ئەڵێ دەنگیش خراپەوانە هەر زۆر خراپە وەرە شەڕکردن باشترە لە من ناڵم شەڕ لە بەتاڵی باشترە بەخوا شەڕ لە بێدەنگی خێزان باشترە دەنگ و هارا و بەزم و ڕەزم یعنی کارلێک بەخوا ینی لێتان تێک نەچێت ئەوە زۆر خەتەرەکەیت وەڵام مامۆستا 20 ساڵە پێکەوەین و هیچ تێک لەونەوەمانە ڕوونەیەوە کورە ئەمرتان نەمێرێ یانیوە چی ڕۆبۆتی سەریێناوە تۆ ڕۆبۆتی ناوە چۆن ینی ڕۆژێ لە ڕۆژان قسەتان نەکرد ڕۆژێ لە ڕۆژان پەلەمارتان نەیە یەکتری بەس دیمە ڕۆژێ لە ڕۆژان دەنگە لەنەوەتان ڕوونیاوە ئەمە کارلێکە پێڵن کارلێک مرۆڤ تێکەڵکی ئەو حاول کارلێکە ڕووە بەس کارلی مامۆڵای خۆ طبیعیە کاکە کارلێکە بەڵام دوایی مەسەلەن خۆشە بەڵام ئەو بوو خاتون یەک قسەم هەیە زۆر موهیمە ئەمە زۆر جار لێم کاک سەرکۆ شەڕی جارانی ژن و مرد هەتا ژێر بەتانیەکە بوو بەس ئێستا کێشەیە تا بەردی ئەلحا هەتا بەردی ئەلحا ئێستا عینات مثلا لە عینادیە ئەوواکە گەروانی لەگەڵ مەبێ بۆ قورعانە زۆر خۆشە ینی ئەوە خێزان ینی خۆشەویستی زۆر جارها لا عداوە نازانم الحلاوة بعد العداوة شتێکی وایە لە عەرەبیە بەخوا يعني بس شەڕ و دەمەقڕی بچووک باشە زۆر گەورە هاتووە هاوار باش نییە زۆر بێدەنگیش باش سوکایەتی باش نییە سوکایەتی باش نییە ئێهمالکردن باش نییە مثلا بێڕێزیکردن باش نییە کە لە دەرگاتدا چویتەوە ئاسیریکە دەم و چاو قەندە خۆشی پێگەنین بە حەقی خۆ هەموو تەحەلەکە یەک پێگەنینە متەحەلەکە پارە حەلی ناکات 100 جار وتم یعنی لە تعلیقمان توانزمان لێن خۆی ئەو بەختەوەریەی دایک و باوکێمە لە نانودۆکایە نەبوو بەختەوەریەکە لەودی خۆی مەڵازا بوو لەودی خۆی مەڵازاوە ئەوە چییە؟ ئەو قەناعەتە و ئەو ژیانە بوو کە هەبوو هەنێک جار حەق بە تۆ بوو کۆڵێ ئاوە کا بەسەر ئاگرک منە شەڕێ بووڵێ حەق بە تۆ بوو ڕاستەکەی تەواو بەڵام بۆ مەجێ لە سەریشی نەچینی تر زۆر سپاس ئەوەی کەمیشە ئێمە دەستە بێن بۆ کۆمەڵی خاڵی نەرێنی ئەم نەرێنیانە بێ بەشتی جوانتری باشتر کۆمەلگایەکی زۆر جوانمان هەیە زۆر خێزانی زۆر جوانمانەیە ئەڵێ لەم سەرەوە تۆزێ دەنگ بەرزکەرەوە لەو سەر بێدەنگ بە خۆی زۆر جوانە خێزانی مە زۆر جوانە زۆر گرنگە بۆ لێم نمونە جوانەکان نایەت باسی کاڵێ بە چاوە بب دەیان ملیۆن نمونەی جوانمان لە خێزانی کوردی هەیە ئیشەڵڵا ئێمە شاناسی دەستەکانە زۆر سپاس